جارێکی سڵاو بەڕێزان ئێستا دەستەکەین بۆ وەرگرتنی پەیوەندی تەلەفۆنیەکان بەڵام پێشەوە من بە پێویستی زانم تەوزیحێک هەیە لەم بەرنامەیە بیکەم ئەویش ئەوەیە لە کوردستان ئێمە خەڵکانێکمان هەن پێیان دەڵێن نەخۆشیە دەرونیە درێژخایەنەکان ئەوانەی کە ناتوان کار بکەن ئەوانێکەوە بێ سەرپەرشتن هەندێک لەوان ئێمە لە سەرجادەکانە بین بەداخەوە بێ شوێنن و خەڵک هۆی هایان لێکە خۆشبەختانە ئێمە لە هەولێر و لە سلێمانیش دوو بنکەمان هەیە بۆ لە خۆگرتنی ئەم نەخۆشانە و ڕۆژ بە ڕۆژەم نەخۆشانە هەندێکیان چاک دەبنەوە دەگەڕێ ناو کۆمەڵگا بەڵام بەڕاستی ئەو خزمەت گوزارانی لەو نەخۆشخانانە بەتایبەت من ئەوەی کەوا لە هەولێر داوامەکەمەی بینم لە ئاست پێویست نییە و هەندێک جار وای کردووە خەڵکانێک هەبن کاتێک ئەم نەخۆشانە ئەبینن بێن خۆیان بەزیان بە حاڵی ئەم نەخۆشانە بێتەوە هاوکاریان پێشکەش بکەن من لە ڕێگەی ئەم کەناڵەوە بە پێویستی زانم ئەم هەنگاوە بەرز بنرخێنم و دەستخۆشی لەو کەسانە بکەمکەوە بەتایبەت لە جەژنەکاندا ئەم نەخۆشانیان لەبیرە وەکو ئادەمیزادێک سەیران دەکەن و هەندێک زار هاوکاریان دەکەن من پێویستی دەزانم سوپاسی چەند کەسێک هەیە بەڕاستی بیکەم کاویشێکێکیان بەڕێز سەروەتی حاجی عیزەتە کە هەمیشە ئەم نەخۆشانەی لەبیرەوە بەسەریان نەکاتەوە وەروها بنەماڵەی حاجی محەممەد بابمۆچی لەگەڵ بنەماڵی حاجی حیا لە هەولێر ئەم بەڕێزانە ئەم نەخۆشانیان لەبیر بووە هیوادارم لە جەژنەکانە لە هەولێر لە سلێمانی لە شارەکانی تر ئەم نەخۆشە دەرونیانتان لەبیر نەچێ ئەمانیش ئادەمیزادن و پێویستیان بە هاوکاری ئێوە و بێگومان حکوومەتی شەیەوە هیوادارم حکوومەتیش ئەمەی لەبیر نەچێت هەروەها بە پێویستی زانم کەوە ئەوەش ڕوومکەمەوە ژمارەیەکی زۆری پرسیارمان بۆ هاتووە لە فەیسبوک هەندێکیان پەیوەندی بە بابەتەکانەوە نیە بۆیە من ناتوانیم مەکسەر وەڵای مام دەبووە بەڵام وعد بە هەموو بەڕێزان دەم کە من بە پێی گونجانی کاتەکەم ئەوە وەڵامی هەموو پرسیاران دەمەوە بەڵام لەوانەیە تۆزێک کاتی بێت بەڕێزان یەکەم پەیوەندی تەلەفۆنی وەردەگرین دایکی فەرمانمان لەگەڵا لە شاری هەولێر فەرموو دایکی فەرمان ئەم کاتت باش دکتۆر ئەم کاتر باش دایکی فەرمان کاکی دکتۆر بەڵێ دایکی کاکی دکتۆر من کوڕێکم هەیە تەمەنی 7 ساڵە بەڵێ خوشکی بەڕێزم کە ئەو شەوانە ئەخەوەیە بۆ جێگایە کە ڕۆنیا هەستێکەوی زۆر هەستێکی ترسی لەلا دیاری ئەکا بەڵێ ئیتر لە کەناڵەکەتانە ڕاگەنم یعنی هۆکاری ئەم کوڕم چۆنی سارە سەرێکی هەیە بەڵێ بەڵێ دیارە بۆ دایکی فەرمان و بۆ هەموو ئەوانەی کەوا مناڵیان هەیە ئەترسن مەرزی ئەمە فۆبیا بێت بەتایبەتەوەی کەوا ئەڵێ بە لە شوێنی تاریک هەموو مناڵێک لە تەمەنی منداڵیات تەنانەت جار لە هەرزەکاریشدا لە شوێنی تاریک و لە شەوان یاخود کە بەتەنیا بێت ترسێکی بۆ دروستە بێ ئەمە مانایوانیە کەمە فۆبیایی هەیە بۆیە پێویستە ئێمە لەگەڵ ئەم مناڵانەیە تێبگەێنین کە ئەم شوێنە قابلی ترس نییە و باوکی بەتایبەت هانی بدات جارجارە و هینی بۆ دابنێت بڵێت دیارەکتە دەمێ ئەگەر بتوانانی ئەمیشە بکەی هەموو جارە تەشجیعی بکات لەسەرەوەی کە بەتەنیا بمێنێتەوە بەتەنیا بڕوا ماوەی کەم بەتەنیا بڕوا دوایی بڕاتەوە لە یعنی ئەم هەندانانە تەسەوڕەکەم کافی بێت و ئامۆژگاریکردنی خانەوادەکەی ئەگەر هەر بەردەوام بوو ترسەکەی و لە حد بەدەر بوو ئەو نیشانەی کە من گوتم بەسەری جێبەجێ بوو ئەو کاتە دیارە حاڵەتەکەی حاڵەتێکی دەرونی ئەو کاتە پزیکێکی پسپۆڕی دەرونی پێویست دەکات ببینێت کاک هاودەمان لەگەڵ فەرموو کاکە هاودەم ئەو کاتر باش ئەزیزم پاسەکەم کاک دکتۆر من ماوەی ساڵێک و 6 مانگە بەڵێ تووشی نەخۆشی لە کە ئابەوە تووشی خەمۆکی بووم بەڵێ ئێستا چارەسەر وەرگرمەوە مانگێکە پێم ئەڵێن چارەسەرانە بەکارمێنە چونکە ئەو عیلاجانە بڵێن تۆ بیرکردنەوەکە بەس لە نەشتی خۆدایە بە عیلاج چارەسەر نابێت تۆ ڕاو چی بۆ ئەوە باش کاک هاودەم پێشەوەم پرسیارێکم هەیە لە جەنابەت چییە پزیشکی پسپۆر ئەو دەرمانەی بۆ نووسیویت باش تمام و چیە ئەوەی کە پێتەڵێ ئەم دەرمانە بەکارمێنە وەڵی قەوم و کەسوکار بڵێن خزمان باشە کاکە هاودەم جیان زۆر سپاس کاک هاودەم هیوادارم جەنابەت لەم نەخۆشیت چاک بیتەوە و من بێگومانم چاکە بیتەوە چونکە نەخۆشی خەمۆکی ڕاستە نەخۆشیی درێژخایەنە بەڵام ئەگە دەرمانەکان بە مەزبوطی و بەڕێک و پێچی بەکاربێن چاکە بیتەوە و ئامۆژگاری منیش وەکو پسپۆڕێکی دەرونی بۆ تۆی بەڕێزەوەیە گوێ لە قسەی
پزیشکی پسپۆر بگرە لە قسەی خەڵکی زانا بگرە لەو خەڵکانە مەگرێت کە خاوەنی اختصاص نین خاوەنی پسپۆڕیەکە نین ئەین زۆر جار لەگە ڕێزم کەسێک هەیە بۆ نمونە لەوانەیە من ئێستا من پزیشکی پسپۆڕی دەرونیم بەڵام لەوانەیە هیچ شتێک لە ئەندازیاری نەزانم بۆیە باشتر وایە تۆ ئامۆژگاری لە من وەرنەگری بۆ مەسلەی بینا و ئیشی ئەندازیاری لە کەسێکی ئەندازیار وەریگریت بۆ مەسەی نەخۆشەکەی خۆشت کاکەبرا شتێکی باشتر کە ڕۆیشتی بۆ لای پزیشکێکی دەرونی نەخۆشەکەت قابلی چارەسەریە ئەو دەرمانە لەسەری بەردەوام بە و سەردانی پزیشکی خۆت کۆ بە شێوەیەکی ڕێک و پێک و گوێ لەو بگری باشترە لەوەیکەوە لە خەڵکانێکی ناشارەزە کاک ئاشتیمان لەگەڵا لە کەلار فەرموو کاکەبرا. السلام عليكم. عليكم السلام کاکە ئاشتی گیان. ما وصل جنبراك ما دكتور جنبراك ما دیارە پەیوەندیەکەی کاکە ئاشتیمان پسرا دەڕۆین لای کاکە سامال لە شاری ڕانیە فەرموو کاکەبرا. ئەگەر بکرێت ئەزیزم دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆ ئەوەی باشتر جەمە دەنگت بێ. ئەم کاتۆ باش. بەڵێ ئەو کاتر باش کاکە ساماڵجان. شاڵاو لە ڕانیا. بەڵێ کاکە شاڵاو. بەڵێ من کاکی تۆر لە 2003 حاڵەتێکی ناخۆش بە سەرجارم داهات. سەلامەتیە ئینشاڵڵا. زۆر سپاس لەو کاتیەوە لە شوێنی داخراو دەترسم. بەڵێ. ماوەی چەندمانشە سەردانی دکتۆری دەرونی و سەردانی دکتۆری ڕاوێژکاری خێزانی دەکەمەیە بەڵام مردەوە دەبەرەوە چارەسەرەچم. زۆر باش. زۆر لە شوێنی داخراوە دەرسانات بێ حەد بوو شوێنی داخراوەکەم یعنی ئەگەر بە ماوەی نیو دقیقە ئەگەر شوێنێک لە سەردام خراپانە کرابایەوە لەوانەیە توش حاڵەتش زۆر ناخۆش بوومە. باشە ئێستا کاکە شەڵاوجان هیچ کێشەیەکت ماوە یان پرسیارەکەی جەنابەت ئەگەر بکرێت چی بوو بێ زەحمەت؟ بەڵێ دەڕم داخواو نەخۆشە چارەسەری هەیە چەند جارێکە سەردانی دکتۆری دەرونیەکەم لە 150 تقریبان چابووم. بەڵێ دیارە کاکەبرا ئەوە خۆت ئەڵەی دیارە چاک بوویت ئێمەش خۆشحاڵین کەوا جەنابەت چاوی بێگومان چارەسەری هەیە کاکەبرا بەڵام ئێمە شتێک هەیە هەموو جارێ بە نەخۆشەکانی دەڵێن ینی هەموو پشت بەستنتان هەمووی بە پزیشک نەبێت بڵێ سەتاسەت من ئەڕۆم ئەو دەرمانە ئەخۆم و ئیتر تەواو من بەیانی یان پاشمانگی کرد چاکەبمەوە ئێمە هەموو جارەڵین ئەم دەرمانی ئێمە ئیدوسین هاوکارتان دەبێت یارمەتیتان دەدا بۆ چاکبوونەوە بەڵام خۆشتان دەبێت پشت بە خۆتان ببەستن و ئەو ئامۆژگاریان جێبەجێ بکەن بۆ منە کاتێکەوە پزیشک پێ دەڵێ هەوڵدا کەسێکەوە فۆبیای کۆمەڵایەتی هەیە ئەوەی حاڵی جەنابەت ئێمە جارین لەگەڵ کەسێکی نزیک جارجارە بڕۆ شوێنێک کە داخراوە دواتر بە ئەو کەسە واز لێبێنە خۆی بەتەنیا بمێنەوە هەوڵدا ینی ئەمانە جارجارە دەبێت تۆ جێبەجێیان کەوە کە ئەبینی باشتری زیاتر هەوڵدا بچیتە شوێن داخراوەکان بۆی ڕابیت و تەواو چارەسەروی بەڵام تۆ بەس پشت بە دەرمانەکان بەستی بێگومان هەر ئەو 150 ئەمێنیتەوە کە جەنابەت باسەکەی بەڵام بێگومان حاڵەتەکەت قابلی چارەسەریە. بەڵێ پەیوەندیەکی تری تەلەفۆنیمان لەگەڵا لە کەلار پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا بەڵێ کاکەبرا. دکتۆرم کاتۆ باش. ئەو کاتر باش ئەزیزم. قوربان ساڵم ساڵ دکتۆر من زۆر یەکەم زۆر قەلەقم. بەڵێ زۆر لە خۆم بێزارەوەم. ترسێک لە دڵمایە نازانم ترسە چییە چۆن دەربێت دوو سەردانی دکتۆر پسپۆرتم کردە. بەڵێ. و عیلاجم بەکارهێنا. بەڵێ. بەزۆر لە هەمان کاتە هەر کۆتایی پێ نایە. بەڵێ. ئێستا حالێن لەو حاڵەتەم کە زۆر ترس و دڵاڤاڵکێ زۆر بێزاری کردم. باشە کاکەبرا ئەو دەرمانت کە بەکارهێنا هیچ فەرقت نەکرد؟ فەرقم کرد هەتا ئەو دەرمانە تەوا بوو کە دەرمانە تەوا بوو هەماتۆ سەرم. بەس ئەو پزیشکت پێی نەوتی دەیە بۆ ماوەی چەند ئەو دەرمانە بەکاربێنی کاکەبرا؟ وتی بۆ ماوەی 2 مانگ. بەڵێ. باش دوای ئەوە تۆ جەنابەت واز لێ هێنا لەو دەرمانە. دەمان کۆتایی بیاداتەوە بوو. بەڵێ دیارە من کاکەبرا من بۆ جەنابەت وە بۆ ئەو کەسانی کەوا لە ڕاوچیان هەیە چارەسەری لە ڕاوچێ بە هیچ شێوێک ئێمە ناڵین 2 مانگە لەواتێ ئێوە لەگەڵ پزیشکتا باش لە یەکتر تێنەگەیشتە بنیان وتبێتی دوای 2 مانگ سەردانم کەرەوە بۆی بزانم دەرمانەکان چیان کردو و چیان نەکردووە ئەجینا ئێمە کاتێک ئەگەینە ئەو حدەی دەرمان بنووسین بۆ کەسێک لە ڕاوچی هەیە لە 6 مانگ کەمتر دەرمانی بۆ نانووسین ئەزیزم بۆیە جارێکی تر بڕۆ سەردانی پزیشکی خۆت بکەرەوە و لەگەڵی دانیشاوە چۆن ئەو دەرمانەکان بۆ دادنێ بۆ شێوە بەکاری بێنە چونکە لە ڕاوچەیەکە نەخۆشیە درێژخایەنەکان و بە 2 مانگ چارەسەر نابیت 2 مانگ بەڵێ باشە بیت ڕۆژ بە ڕۆژ و مانگی سێم باشتی لە مانگی یەکەم مانگی چوارەم زۆر باشەبی ئەوانی ئێمە بۆ 6 مانگ دەرمانەکان ئەنووسین بۆیە سەردانی پزیشکی خۆت کۆ بۆ دڵنیایی زیاتر. تەلەفۆنێکی کێمان لەگەڵە کاڵێخان لە سلێمانی ئاڵێمان لەگەڵە بەڵێ ئاڵێخان کاتر باش ئاڵێخان فەرموو. ئەلو بەڵێ ئاڵێخان ئەو کاتر باش سپاس زۆر سپاس مەمنون کاک دکتۆر من پرسیارێکم هەیە. بەڵێ فەرموو.
پرسیارەکەشم ئەوەیە ئێمە بە حکمی ئەوەی کە نزیکین لە سەرقەبرانەکەەوە تەرە لای گردی سەیوانەوە شەوانە تۆزێک ترسمان هەیە بۆ نمونە جاری وایە کە ئەچینە سەربان ترسێکمان لا دروست ئەبێت بەڵام خۆ هەر ئەو مردوانەیە کە بە ڕۆژە لەو سەرقەبرانن بەڵام بە شەوانە جۆرە ترسێکمان لا دروست ئەبێت جاری وایە کە ئەڕۆین بەڕێگەیە یعنی وا هەستەکەین کە یەکێک لە جوواوە بۆ نمونە پەلامارمانەیە ینی جۆرە ترسێکمانەیە ئەمە ئەچێتە ڕیزی ئەوەی کە ببێتە نەخۆشی فۆبیایە خۆت جۆرە ترسێکی ئاساییە ئەگەر وەڵام من بیتەوە زۆر سپاسەکەم. زۆر سپاس ئاڵێخان بێگومان پرسیارەکەت زۆر وازها و وەڵامەکەشی زۆر سادەیەویش ئەوێ نەخێرمە فۆبیانە خوشی بەڕێزم و پێویست ناکە خۆتان ترسێنن و بەمەستمە خۆتان ترسێنێک کە نەخۆشی فۆبیاتان هەیە نەخێر وەکوتم زۆر بەمان لە شتێک ئەترسین خەڵکانێکن و بەتایبەت ئەو شتانێکەوە قابلی ترسن ینی بۆ نمونە بۆ ئافرەتێک کە نزیکی سەرقەبران بێت ئاساییە لە سەرقەبران بترسێت ئاساییە جارجارەکە ڕوات ترسیەوەی هەبێتکەوە شتێک بە دوایەتی جارجارە بەڵام وای لێنێت تۆ لە ماڵەوە کە فکرە تاریکی بکەیتەوە بترسێت وای لێنێت کە نەتوانی بڕۆیتە دەرەوە دەستت بشۆیت نەتوانی بستە دەرەوە سەیری بەردەرگاکەیت بەڵام ئەگەر ئەوە بێت جارجارە وەک خۆتەڵی ئەمە نەخێر ئاڵێخان بە هیچ شێوێک فۆبیانە ترسێکی سادەی ئاساییە و پێویستە هەبێت لە بە حدێکی دیاریکرا و بەڵام نەگاتە حەدی مەڕەزی و ئەوەی کە تۆش باس کرد نەگەشتە نەخۆشی و هیوادارم ترستان لەم قەبرستانەش نەبێ و خۆت باس کرد و هیوادارم دەور و پشتی ماڵتان لە جیاتی گۆڕستان ببێتە باخێکی پڕ لە گوڵ و گوڵزار. پەیوەندیەکی تر وەرەگرین کاک ئاشتیمان لەگەڵا لە کەلار فەرموو کاکە برا. دکتۆر سلام علیکم. عەلەیکوم سەلام کاک ئاشتی جان. دکتۆر براگەم نزیکی 17 ساعت خۆش چیاشێگا تێخەونا. کاکە ئاشتی تۆزێک لەسەر خۆ ئەزیزم برایەکت هەیە 17 ساڵە چیەتی ئەزیزم؟ زۆرە خۆیان ئەگەر مەجالی بێت لەوانێ 17 ساعت خۆیان. لە شەو ڕۆژێکە 17 ساعت بەس ئەخەوێ هیچ مشکلێکی نیە دڵی تو نابێ مەسەلەن ئەوانە بڵێ بێتاقەت بێ قسە نەکا لەگەڵ خەڵک ئەوانە شینی ئەزیزم؟ بێتاقەت نابێ بەس هەر تێخەو نابێ. هەر تێخەو نابێ. بەڵێ دیارە ئەم حاڵەتە ئێمە لە وەکو وعدماندا بوو لێچ لە حەڵقانە باسی جۆرەکانی تێکچوونی خەو بکەین جۆرێکی تێکچوونی خەومان هەیە پێڵەن هایپەرسۆم نێواتە زۆر خەوی کە ئەمە مەرزنی نەخۆشی بێت بەڵکو جۆرێک لە جۆرەکانی تێکچوونی خەوە و ئەمە بەڕاستی هیچ دەرمانێکی پێویست نییە بەڕێزم پێویستی بەڕاهێنان هەیە دەبێ ئەوە ئەرچی خانەوادەکەیەتی خوشک و برایەکانی خۆی کە ڕۆژ بە ڕۆژ بەیانیان زوو خەبەری بکەنەوە دەوروبەری ساعت 7 وەخت کە خەبەریەکەنەوە پێویستە قاوەیەک یاخود نسکافەیەک بخواتەوە کە مادەی کافاین تێدایە بۆی زیاتر وشیار بێت و دوای ئەوەش چاڵاچێکی هەبێت ینی ئەو کەسە وا دیارە ئەمبرای بەڕێزت ئیشی و کارێکی نیە بۆیە زۆربەی وەخت خەریکی خەوتن ئەگەر بێت و ئیلتیزامێکی هەبێت دەوامێکی هەبێت بۆ هەریس نەبێ وەرزشێکی بۆ دانێن لە ماڵەوە بۆی بڕە بۆ وەرزشیان ئیشێک بێت ڕۆژ بە ڕۆژ کە ئەو ئیلتیزامی لەسەر و مەزبورە ئەو کاتە بێگومان لەگەڵ هاندانی ئێوە ڕاهاتن ئەوە خەوەکەی کەم دەبێتەوە بەڵام وەکو نەخۆشی نەخێرەوە نەخۆشی نییەوە حاڵەتێکە ئاسایی نیە 100% بەڵام ناچێتە ناو قاڵبی نەخۆشی کەڵێن ئەمە دەرمانی بۆ نووسین ئەکرێ خۆتان بەرنامەیەکی بۆ دانێن و ئەگەر سەرکەوتو نەبوون ئەوە کەسێکی پسپۆری دەرونێتوانێت هاوکارتان بێ بۆ ئەم مەسەلێ. بەڕێزان کاک سەربەستمان لەگەڵا فەرموو کاکە سەربەست گیان. ئێوارە باشە دکتۆر. ئێوارە باش ئەزیزم. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس بە قوربان. کاک دکتۆرە من تەمانم 23 ساڵە. تەمەند درێژ بیاخوا. ممنون سپاس. ئەمە وەختی هەندێک کەس دەبێدەم دەم و چاوم دەلەرزی ناتوانم هیچ قسێکی لەگەر بکەم بە تایبەتی هەندێک کەس هەمووان نا. کەسی بێگانەیان کەسی خۆمانە؟ بەخۆی هەندە خۆمانە هەندێکیش بێگانەیە هیچ عیبم نییە تەواش دەسمە پێشی ینی دەسمە پێشی دەم و چاوم دەلەرزی تستێک دەمگریتن تقریبا 10 دقەیە ڕاتەسەکە دەڕواتن لەگەر تقریبا 10 دقە لەکە دانیشتم و ئەوەکە ساغ و سلامەتی خلاص بڕاست چادە بمەوە وچی دارە نەدایەوە بەس دەم و چاوم دەلەرزی نازانم چ لێ دێتن. کاک سەربەست توانی لە ناو خەڵک قسە بکەیت و لەناو بەڕێزانە بتوانانی قسە بکەیت و هامۆشۆ بکەیت و مەسەلەیەک بجێڕیتەوە بۆیان مەسەلەن ئەوە ئەتوانی بکەیت کاکە برا؟ بەڵێ تەواوە بەس لە هەندێک کەس نازانم چ لێ دێتن. هیچ پێشینەیەکت هەیە شتێک هەیە لە کەسێکە ڕۆژێک تا ڕۆژان ئەزیەتیان دابی ئەو لە منداڵیدا یان لە سەردەمێکی زوودا ئەو تو سەر بۆ دروست بە هیچ شتێک بەخیاڵدا دێت یان لە خۆتەوە ئەوەت بۆ دروست بووە؟ بەخوای نازانم بەبیرم نایەتەوە هیچ کەسێک ئەو های لێ. بەڵێ دیارە کاکە سەربەست گیان ئەم حاڵەتی جەناوت باسیەکەیت ناچێتە ناو قاڵبی نەخۆشی فۆبیاوە بەڵام لە ینی
خەڵکیش سەبەبی ترس نییە بۆی لێ بترسی بۆیە پێویستە کات زیاتر تەوزیح لەسەر ئەم مۆزوع بدرێ و لەوانەیە هەندێک شتە بێت هەندێک پرسیاری تایبەت هەبێت پێویستە لەوانەیە پزیشکی خۆت لێت بکات بە تایبەتی هەندێک قۆناغی هەرزەکاری و منداڵی هەیە هەندێک ئەزمموی زۆر ناخۆش لەوانەیە لەسەر دەمانە ڕوویدا بێ ئەگینا خەڵک بەدەموچاو بەتەنها بەدەموچاو و بتوانانی قسەیان لەگەڵ بکەی بتوانانی هەمووشیان لەگەڵ بکەی بەتەنها لیان بترسی ئەمە ناچێتە ناو قاڵی فۆبیاوە بە تایبەت کە بۆ تۆ ئەڵەی لە خەڵکی خۆمانەشن چونکە زۆربەی حاڵەتەکانی فۆبیا لای خەڵکی بەگانەیە ترس لە خەڵکی بەگانەیە لە ئەو ترسە کۆمەڵایەتیە و شتێکی تریش کە لەگەڵ فۆبیای ناگونجێ ئەوەیە تۆڵی منتوانم قسەیان لەگەڵا بکەم بەڵام چەند دقەی یەکەم تۆزە دەموچاوم ئەلەرزێ و گیان مدەرزێ بۆیە یان ئەوە تێ وەکو پێویست نیشانەکانت بۆ ئێمە باس نەکردووە یانیشەوە تەیە ئەم ترسێکی ینی من بە ترسێکی زۆر وازحی نبینم و لەوانەیە هەندێک شتی تر لە ڕابردووی تۆ لە سایکۆلۆژیای تۆ هەبێت کەوای کردبێ ئەم ترسەت لەم خەڵکانە بۆ دروست بێ بۆیە بە پێویستە بۆ جەنابێت لەگەڵ سایکۆلۆجیستێک یاخود لەگەڵ ڕەفیقێکی هەندێک جار ئەو شتێکەوە لە ڕابردوو تا ڕوویداوە بۆی باسکەیت بینیتە دەرەوە ئەگەر شتێک لە خەیاڵتایە هەندێک جار هەندێک شتێ لە بیر ئێمە نامێنێ لەوانەیە دایک و باوکت ئەمەیان بیر بێت یان برا گەورەکانت ئەگەر شتێک هەبێت بە یارمەتی سایکۆلۆجیستێک یاخود پزیشکێکی دەرونی ئەتوانن ئەوە چارەسەری بکەن بەڕێزان پەیوەندیشتری تەلەفۆنیمان لەگەڵا کاکە یاسین فەرموو کاکە یاسین جان دکتۆر گیانم کاتەوە باش کاتر باش بە قوربان دەستخۆشی بەرنامە زۆر سپاس دکتۆر وەڵی من پرسیارێک مێزم فەرموو کاکە برا من دوو مانگ جارێک دوو مانگ و نیم سێ مانگ جارێک وەکو شتێک ماتیەک دێ بۆ دەروونم بۆ مێشکم ئالە و بابەتە با بڵێ چیت بۆ دێ بۆ دەروون و مێشکت کاکە برا وەکو ماتیەک بێتاقەتێک بڵێ بێتاقەتێکم بۆ تێ ماتیەکم بۆ تێ بڵێ سەبەبێکی ڕئیسیشی نییە لەو کاتە بەڵام شتیش هەیە تەسیرەکات بەڵام سەبەبێکی ڕئیسی نییە کە بڵێم ئەوە خەتای ئەوەیە ئالم کاتە بەڵام وەکو تەبعی خۆم ئاوا وەکو ئەوەی کە خۆم تەجروبەم کردوێت دوومان سێ مانگ جارێک ئەوە دوو ڕۆژ سێ ڕۆژ جارێ ماتیەک بێتاقەتیەک چەند ڕۆژە خەیانێک کاکە یاسین جان جاری وا هەیە دوو ڕۆژ جاری وا هەیە سێ ڕۆژ جاری وا هەیە زیادە خیانێ هەفتەیەکە خیانێ ئاوا دوای چۆن چاکە بیتەوە هەر لە خۆتەوە بێ هیچ شتێک وەڵی خۆشم وەکو چۆنەڵێ دڵخۆشی خۆمەگەم لەو کاتە هەندێک تەسیری هەیە وەکو دەور و بەر و ئەوانە لە با بڵێن ئەوە تەسیرەکات خۆشم دڵخۆشی خۆمەکەم بەڵام تەسیری هەیە لەسەر خۆم هەستی پێەکەم کە وەکو ئەوە وەکو شتێک با بڵێن مانگانە و شتە لەسەر من دووبارە بێتەوە ساڵانە مانگانە دیارە کاک یاسین جان ئەم حاڵەت هێزە ناوت باسیەکەیت بەڕاستی ئێمە بۆ یەک بڵێن کەسێک خەمۆچی هەیە پێویستە بۆ ماوەی 2 هەفتە بە بەردەوام زۆربەی ڕۆژەکانی هەفتە ئەو بێتاقەتی هەبێت کە جەنابەت باست کرد بۆی بڵێن ئەوە نەخۆشی خەمۆچی هەیە بەڵام کەسێک بۆ 2 ڕۆژ یان بۆ 3 ڕۆژ ئێمە هەموو نیشانەکانی خەمۆچی بەسەر جێبەجێ نابێت ڕەنگە خەمۆچیەکەت خەمۆچیەکی سادە بێت یان مامناوەندی بێت یانیش لەوانەیە لەو 2-3 ڕۆژە تۆ بە یەکجاری بێتاقەتی بەڵام ڕۆژەکانی تریش کەمێک هەر بێتاقەتی تیاوێ بەڵام وەکو ئەو ڕۆژانە نەبێ ئەگەر وا بێت ئەمە دیارە خەمۆچێکی سادەت هەیە و دیسانیش خەمۆکی سادە ئێمە هەموو جارێ لە حڵقەکانی کەش باسمان کرد ئەوەندەی تێکەڵ بە خەڵک بی ئەوەندەی بڕۆیتە دەرەوە ئەوەندەی خۆت سەرقاڵکەیت بە کار و کاسبی و بە ئیشی ڕۆژانە و بە چاڵاچە کۆمەڵایەتەکان و سەردانی خزم و کەس و ئەمانە سوودی هەیە کردنی وەرزش سوودی هەیە گوێگرتن لە مۆسیقا ممارەسەکردنی طقوسە ئاینیەکان ئەمانە هەموو چارەسەریان هەیە و ئەگەر ئەمانەت کرد و بە دوای ماوەیەک مانگێک دوان هەر فەرقیت نەکرد ئەوە سەردانی پزیشکێکی دەرونی بکە ئەو لەوانەیە چەند بۆ ماوەیەکی کورت دەرمان بۆ بەکاربێنێت و هیوادارم لەم نیگەرانیە ڕزگارت بێ و چارەسەر بیت کاک کەمالمان لەگەڵا فەرموو کاک کەمال جان دکتۆر جان شەو باش شەو باش ئەزیزم دەستخۆشانە لە یەکەم بۆ بەرنامەیە زۆر سپاس گیانی من دکتۆر هەست ناکەی ئەم نەخۆشیە بێژ ئەوەی مەسەلەن نەخۆشی تاک و تەراوەمانە بێ نەخۆشیێکی دووری کۆمەڵایەتی بێ مەبەستت بەچیە ئەوەی کەوا نەخۆشیێکی کەمەڵەتی من خۆمکو مناڵی کاتی خۆی ماڵی خۆمان بیانەوتم نەڕێتە سەربان ئەوە شەولەبانە گوێ درێژە بە باگزیانیان من کردبوو نییە شەولەبانێکی گوێ درێژ ئەمجا نەچی تاویە ئەوە هینێک دەبیا ئەتخوا ئەوە جینۆکە لەبیا ئاواز لێەکە ئەوە نازانم شەیتان ئاواز لێەکە یعنی تەسەور ناکەی ئەمە عەقیدەیەکی ئیجتیماعیە زاڵیان کردووە حەد لە ناو تەربیەتی خێزانیە یعنی قسەکەم لەسەر گێڕانەوە
بۆ تربیەتی خێزانی یعنی تربیەتی خێزانی ئێمە تربیەتێکی ترسێنەر بووە نەیانتوانیوە مناڵ پەروەردە بکەن لە ئەسڵەوە هاتوون بە شتە خورافیات و دواکەوتوەکان مناڵیان سەرکوت کردووە هەر ئیسەر لە بەرچاوی خۆما بینم یعنی نییە بێجگە لەو مەسەلاینا لەسەری مناڵ ئەدەن لە چودارم لە لاشەی مناڵ ئەدەن لە دڵی ئەدەن یعنی جگە لە ئەوانەی کە ئەیترسێن بەوەی کۆیان ئەکەنەوە ئەبێ هەلەیسەوە نوێشکە نابن نوێش ئەگەر نوێش نەکەی لە پردی سیراتە ئەکەویتە خوارەوە ئەکەویتە ناوەگی دۆزەخەوە ئەسووتێی چودارم ئەبێ نوێش ئەبێ خواب پەرستی ئەبێ چی بکەی بابە مناڵ کەی دینی لەسرە مناڵ کەی مەسەبی لەسرە مناڵ کەی هیچ یعنی تەکالیفێکی گەورەی لەسرە گەورەکان پەیڕەوی ناکەن بە مناڵی نیەکەن تربیەتی ئێمە یعنی مەبەستەکەم ئەمەیە تربیەتێکی نادروستە هەل لە مناڵیەوە ئەمە وای لێ کردووە من بۆ خۆم بترسم یعنی لە تارمایەکی بچکۆلە من بۆ خۆم بترسم لە هینێک دکتۆر گیان بەڵێ کاک کەمالجان زۆر سوپاس پەیامەکەت گەیشت دیارە من 100% لەگەڵ جەنابتام کە من لە هۆکارەکانی توشبوون بە فۆبیاش باسم کرد یەکێ لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی فۆبیا بریتیە لە پەروەردە بریتیە لە هۆکاری دەرەشی و نمونەیەوەشم هێنایەوە کە دایک و باوکێک مناڵەکانیان ترسێنن یان لە مامۆستا یاخود بە مامۆستای ترسێن یان بە دەرزی ترسێن بێگومان ئەمە یەکێ لە هۆکارەکانە و بێگومان بیرکردنەوەش هۆکارێکی دیکەی دروستبوونی پشت دروستبوونی فۆبیایە و شتێکیش هەیە دیارە ئەمە تەنها تایبەت نییە بە کۆمەڵگای کوردی بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکادا کاکەبران ڕێژەی توشبوون بە نەخۆشی فۆبیا بریتیە لە 15% یعنی لە هەموو 100 کەسێک 15 کەس 10 بۆ 15 کەس نەخۆشی فۆبیایان هەیە بەڵێ لەوێ هۆکارەکان لەوانەیە جیاواز بن بەڵام بێگومان ئەو ترسانەی کە جەنابەت باست کرد ئەم پەروەردە تەندروستەی کە جەنابەت باست کرد بێگومان هۆکارێکی زۆر گەورەی لە پشت دروستبوونی ترس و تۆقاندن و واروها دروست بکردنی فۆبیا پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنی وەرەگرین هەیفا خانمان لەگەڵ شاری کەرکووک فەرموو هەیفا خان ئەم کاتە باش هەیفا خان دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەمێک کەسکە بۆ ئەوەی باس جەمال جەنابەت بێ باشە بەسەر دکتۆر گیان بەڵێ من دوو خوشکم هەیە خوالێت نستێنێ ئینشاءڵڵا زۆر سوپاس هەرچی ئەم نەخۆشیانە هەیە کام نەخۆشی فۆبیا ئەزیزم بەڵێ خوشکێکم ئەوە زەواجی کردووە دوو مناڵی هەیە خوا ئەویانیش لەو نستێنێ خوشکەکەم ئەوەی کە دوو مناڵەکەی هەیە لەگەڵ تووڕە ببێ ئاگای لە خۆی نامێنێ ئەی شتی نێز دێبیتەوە ئەو خوشکەمە دنیا داکە ملیەکە فیزا حەکا خۆیە گوشیە کەس نییە نێزگم نەبێتەوە بەڵێ ئەوەی وتریان تۆزەوە پەل لە بێ هینە هەیفا خانچکە وەختمان زۆر کەمە ئەوەی تریان ئەوە نەزانین یەک ناکامە عەسە بێ ئیتر ئەوەی لەو ماڵە بێ نەپیا و نەژن نابێت قسێ بکە بەڵێ بەڵام هەیفا خان ئەوەی کە جەنابەت باسێکی ئەمە فۆبیانی ئەمە حاڵەتێکی دیکەی دەرونیە بەرنامەکەی ئێمە لەسەر فۆبیایە بەڵام دیسان بەڵێ ئەمە کێشەیەکی دەرونیە بۆیە من ئامۆژگاری جەنابەت دەکەم لە دەرفەتێکدا سەردانی یەکێک لە پسپۆ دەرونەکان بکە و چارەسەری هەیە حاڵەتە خوشی عزیزم بە کوردومانە دکتۆر گیان بەڵێ ئەی چۆن بوو دەرەنجامەکەی هیچ ئیتەوە ئەلان ئەمڕۆ لە سەرم ژانەکات و دڵم تونە و دڵم بکردپەهین لێدات و ئیتر تاقەت حتا مناڵەکانی نییە لەگەڵ مێردەکەیە تۆڵابێ لە مناڵەکانی ئەلەو بینیا وتی خۆمە سوێنە کوێ بچکەڵی هەیە بوو خەبیبی کوژیە بەڵێ سەلامەتی ئینشەڵڵا دیارە ئەمە بەبێ خاڵخانەڵێین وە بە هەموو ئەوانەی کە ئەو حاڵەتیان هەیە هەندێک جار بڵێ نەخۆش لەوانەیە ئیستفادە دەرمانەکان نەکە بۆیە ئاساییە تۆ بڕۆیتەوە لای پزیشکەکە بڵێ بەڕێز جەنابی دکتۆر ئیستفادەی و دەرمان نەکردو یان دکتۆرەکە بگۆڕی یان دەرمانەکان بۆ بگۆڕێ بۆیە بێگومان کێشەیەک هەیە لە سیستمی دەرمانەکەەوە لە چارەسەریەکە ئەجیان دەبێت چارەسەری بێت دوایین پەیوەندی تەلەفۆنی وەرەگرین بێخاڵخان لە شاری سلێمانی فەرموو بێخاڵخان ئەو کاتر باش خۆشی بەڕێزم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم زۆر سپاس زەحمە دەبێ من حاڵەتێکم هەیە حاڵەتی بێخەویەکی حاد یعنی زیاد لە حد بێخەوم تقریبا 3-4 ساڵەوان بەس لەم ئەخیرەیە باوەڕ کە دەوامیشمێ بەیانیان زوو ئەڵەسم بە هیچ شێوەیە خەوم نییە نازانم لەوە چێ بە هەموو شەوکە کوی کەمە سەعاتێ ناخۆم ئەمە حاڵەتێکی تریشمێ زیاتر لە کاتی ئێوارانە تووشی خمولە بم ینی هەست بەبێ تااقەتێکم تااقەت هیچ ئیشێکم نییە واجباتەکانم بەجێبێنم باشە زۆر سپاس بێخاڵخان دیارە بێخاڵخان ئێمە لە
ئەڵلقەیەک تایبەتەکەین بە کێشەی بێخەوی بەڵام هەر زۆر بە کورتی بۆ جەناوت بن بۆ دیارە بێتاقەتێکەشت کە ئێواران توی شێبی ئەوەیەکەوە وەکو پێویست ناخەوی بۆیە ئەم خمول بۆ دروستە بێ ئامۆژگاری جەنابەت دەکەم چا قاوە بیپسی شیرینی بە شەو مەخۆرەوە شوێنی نووسنەکەت پێویستە شوێنەکەت ئەگەرەزانی ڕووناچی و ئەوانەی سەڵتی زۆری تایە ئەمانە نەمێنن و پێویستە بە ڕۆژ نەخەویت و هەوڵ دەیت تۆزێک وەرزش بکەی بە ڕۆژ بۆی تۆزێک ماندووبی لە شەو ئەم ڕێزیمانە نەختێ بەکاربێنە تەسەوڕەکەم باشتر بیت دیارە بەڕێزان ئێمە بەم شێوەیە گەیشتینە کۆتاییەکانی بەرنامەکەمان هیوادارین تەوەرەکانی ئەمجاریان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت و هەمیشە ئێوە ئاسوودە و ئارام بن و دوور بن لە هەموو کێشە و گرفتێکی دەرونی و خواتان لەگەڵ و تا ئەڵقەیەکی تر بەخواتان دەسپێر. Allah